بەهۆی نالەباری دۆخی گوزەرانی هاوڵاتیان و کەمبوونەوەی سەرچاوەکانی داهات هەردوو ئەنجومەنی ڕانیە و حاجیاوای کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری خێرخوازان یارمەتی و کۆمەکی 900 خێزانی کەم دەرامەت دەکەن لە درێژەی هەڵمەتی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت لە شار و شارۆچکەکانی کوردستان. ئەنجومەنی ڕانیەی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری خێرخوازان سەبەتەی خۆراک و خواردەمەنی ڕۆژانەی یەک مانگ بەسەر 300 خێزانی کەم دەرامەت و هەژار لە سنووری ئەنجومەنی ڕانیەدا دابەش کرد. ئەوەی کە حکوومەتی هەرێم قەدەغی هاتوچۆ ڕاگەاند و خەڵکێکی زۆر بێکار و کاسبی بووە و ناتوانێت داهاتی ڕۆژانەی پەیدا بکات وی ئەمە پێویستمان زانی کە کەمپینێک ڕابگەێنین و هەستین بە کۆکردنەوەی کۆمەک لە خەڵکی و وەکردنی بە خۆراک و دابشکردنی بەسەر هەژاراندا و ئێمە بە سێ وەجبێستا وەجبەی سێمەکەەوە دابەشی دەکەین نزیکەی 300 ماڵمان بەسەر کردێتەوە لە سنووری ئەنجومەنی ڕانیە. خی گەورە پاداشتی خێرخوازان بداتەوە کە ئەم هاوکاریان کردین و ئەم دەستگیرۆی خەڵکی فەقیریان کردین ئینشاءالله خی گەورە چاکی چاکاران بەزانادەوە ئێمە لە خزمەت دەین بە بەردەوامی. بە هەمان شێوەی ئەنجومەنەکانی دیکە ئەنجومەنی حاجیاوای کۆمەڵی ئیسلامیش بە هاوکاری خێرخوازان لە ناحیەی حاجیاوا یارمەتی و کۆمەکی 600 خێزانی کەم دەرامەتی کرد. بەرپرسی ئەنجومەنەکەش داوا لە هاوڵاتیانی خێرخواز دەکات بەردەوام بن لە بەخشینی کۆمەک و هاوکاری ئەو خێزانانەی پێویستیان پێیەتی. لە سنووری شارۆچکەی حاجیاوە هەستین بە سازدانی کۆمەکێکی بەرفراوان بۆ خەڵکی هەژار و نەدار و لە قەوما و لە ئەم ئانوساتەیە کە هەرێمەکەمان پێیدا گوزەر دەکات. شانی باسە ئێمەوە شەشەمین وەجبەیە کە لەو کۆمەکە هاوکاری دابەشی دەکەین بەستەر هەژاراندا و تێگڕای ئەو کۆمەچیانەی کە دابەشمان کردووە ڕێژەکەی نزیکەی 600 جێگایە بۆ 600 ماڵ تا ئێستا داوینمان کردووە. وشانی باسە ئەو کۆمەک و هاوکاریە ئەو ماڵانی گرتوتەوە کە خەڵکانێکی هەژارن نەدارن و خەڵکانێکی بێباوکن یان ئەو کەسانێک کە هیچ موچەیەکیان نییە لە کاتی ئێستاە بێکارن ناتوان پێداویستی ژانی خواندابین بکەن. لێرەشەوە پێویستە ئاماژەی پێ بکەین کە خەڵکانێکی خێرخواز و خەڵکانێکی خواپێدا و خوا گەورە پاداش تەمداتەوە هاوکاری ئەم کۆمەکەی ئێمەیان کردووە و لێرەشەوە داوا دەکەین لە خەڵکانێکی تر کە بتوان هاوکارمان کەن بۆی بتوانن زیاتر ئەم بازنەی کارمان فراوانکەین. دوای بڕیاری قەدەغەی هاتوچۆ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە ئەنجامی دواکەوتنی موچە و نەمانی کار و کاسبی سەدان خێزان لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی دۆخێکی ئابووری خراپ بوونەتەوە بۆ بەهاناوەچوونی ئەو خێزانانە وەک ئەرکێکی ئاینی و نیشتیمانی دام و دەزگاکانی سەر بە کۆمەڵی ئیسلامی هاوشێوەی ڕێکخرا و خێرخوازانی دیکە هەڵمەتی کۆکردنەوە و دابەشکردنی خۆراک و هاوکاریان بۆ هاوڵاتیانی کەم دەست پێ کردووە تا بتوانرێت بە هاوکاری خێرخوازان ئەم دۆخە ئابووریە سەختە بەسەر خێزانە کەم دەستەکاندا تێپەڕێنرێت. ڕێنازەر سەلان، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری ڕاپەڕین.